بە پاساوی کەش و هەوا و مەترسی لە ڕوودانی بوومەلەرزە حکومەتی هەرێم 3 ڕۆژی لە تەواوی دام و دەستگاکان کرد بە پشووی فەرمی. قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بە ناچاری بەشە ناخۆیەکانیان پێچۆڵ کرا و ڕەوانەی ماڵەوە کرانەوە. بەشێک لە قوتابیان دەڵێن پاساوی حکومەت بوو ئەو پشووە لاواز بوو. قوتابیان چەند ڕۆژێکی کەمە گەڕاونەتەوە بۆ دەوام و پارەیەکی زۆریان بۆ هاتوچۆ خەرج کردووە و جارێکی دیکە دەبێت ئەم خەرجیە بۆ ڕۆیشتن و هاتنەوەیان بکەنەوە. ئەوەش لەو دۆخە خراپەدارایی قوتابیان هەیەە. یعنی خۆمان لە داخلی لەگەڵمانایە خەڵکی کەرکووکە، خەڵکی ئاکرەیە. ئەوە گەر بچێتەوە بۆ شوێنەکەی خۆی هەم هیلاکیێکی زۆریشی تووشە بێ، هەم لەلایەنی داراییشەوە زۆر کاریگەری لەسەر دروستەکە. وەڵاهی نەوەڵا پێمان باش نەبووە لەلایەنی مەسرەفەکە و مەسرەفمان زۆر لەسەرکە و اینجا داخلیەکەشمان باشتر بوو هەماڵەوە بۆ زۆر بەمان. یعنی وتیان کەشوهەوا بەبیانی کەشوهەوایە تا کەشوهەوا ئایبینی. ڕۆشتنەوە هاتنەوە 100% ئەوە مەسوف زۆر زۆرەکەی بە تایبەتی بۆ تەلەبەی داخلی. ئەنێوێ ڕەچاوی ئەوە بکەن خوێنکارمانەیە چێتەوە بۆ پێنجوێن ئێتۆ بێ ڕەچاوی ئەوکەی پێنجوێن ێستا ڕێگە نیێتەوە بۆی بچیتەوە. ئێوە بێ بچێت لە هۆتێل بمێنێتەوە. ئەمە چەندی بەچەند تۆ بارگرانێکی ترش لەسەر ئەو دروست کرد. یانەوەتە تۆ کە دەوام ڕائەگریت هەنشتی وە ڕەچاوکە داخلێکی لێوچێت لێ دامەخە ئەمنێتەکەی بۆ دابین کە چاو دێری بکە لەو چێکی فایەت بێت. چکە زۆربەی ئەوەی من ئاگادارم لە کەمپی ناوشار زۆربەی تەلەبە هاتوچووی خەسخانەیەەکە و ئیشی خەسخانە ئەکات قورسە بووی بڕاتە ئێوە دووبارە بێتەوە. قوتابیان دەڵێن بۆ قوتابیانی بەشەناوخۆیەکان بارگرانیە بۆ 3 ڕۆژ لە بەشەناوخۆیی دەربکرێن و جارێکی دیکە بگەڕێنەوە. بوومەلەرزە نەخۆشی نییە و لە هەر شوێنێک بێت هەر مەترسی هەیە. بە دەرکردنی قوتابیان لە بەشەناوخۆیەکان جگە لە زیانمەندبوونی قوتابیان هیچ گرنگی و بایەخێکی دیکەی نەبوو. ئێمە خۆمان 2 ڕۆژ لە بەشەناوخۆین نازانم پێم بڕیارێکی باشە و باش نییە لایەکەوەی سە بۆ نێمە ئەگەر نەخۆشیەک وایە ئەمانت قەینا لەیەکەوە ئەیگرینیان شتێکیان ئەگەر بۆ نمونە قەرارێکی تر وایە قەینا بەس بوومە لەزە شتێکە لە ئیرادەی کەسان نییە، یعنی ڕوودان ڕوونەدانی دیار نییە. اینجا بۆ تەلەبەی داخلی ناخۆشە. ئێستا بۆ من لە کەلارمە هاتوچۆ بکەم بۆ من هەم لایەنی مەسرەفەکەەوە زۆرە هەم بۆ خۆشم ناخۆشە بۆ 2 ڕۆژ لەمانەوە داخلی دووبارە بگەڕێنەوە ناخۆشە بەجددی. شتەکە لە مەسلحەتی ئێمەیانە چونکە ئێمە بڕۆین و 2 ڕۆژ بگەڕێنەوە چیمان بەچی کرد. خۆ دەزانی پێشتر نرخ باشتر بەس ئێستا نرخەکە زیاتری کردووە. ئەڕۆڵە پشوەکانی هەرێم لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش بووە بە جێگای سەرنجی هاوڵاتیان و بە توانجەوە باسی دەکەن. هاوڵاتیەک نووسیوێتی ئەگەر حکومەت خەمی گیانی میلەتەکەیەتی با نەوت دابەش بکات و هێندە نەماوە سەرما خەڵک ڕق بکاتەوە. هێندێکیش دەڵێن لە تورکیا و سووریا بوومەلەرزە ڕوویداوە و لێرە کراوە بە پشوو. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.